هەرچی زەوی ڕوکنەیە لەناو پرۆژەکە فرۆشتوێتی بەدەر لە یاسا. داواکاریەکان گەیشتن بەچی چیتان بۆ کراوە تا ئێستا بۆ گەیشتە پەرلەمانەوە؟ ئێمە وەکو گروپی ڕا بە دوای هەموو پرسێکاچین کە پەیوەندی بە دانیشتوانی چەمچەماڵەوە هەبێت و بەرژەوەندی دانیشتوانی چەمچەماڵ لە بەرژەوەندی دانیشتوانی چەمچەماڵ بدات. یەکێ لەو پرۆژانی کە دروست کراوە لە چەمچەماڵ پرۆژەی چەرموستیە کە لایەن کۆمپانیای بەڕێزەوە لە ساڵی 2008ەوە دەستکراوە بە دروستکردنی بەداخەوە. لەم پرۆژەیە کۆمەڵە سەرپێچی و کەموکوڕی یاسایی کراون کە بە زیان بۆ خەڵکی ئەو شوێنە شکاوەتەوە کە ئێستا 1445 ماڵیتایە کە بە تێک ڕادانیشتوانەکەی نزیکەی 7000 کەسەکەن. بەداخەوە پێشتر بڕیار بۆ 1400 خانوو لەسەرەوە زەویە دروستکرێ، بەڵام نزیکەی 5 جار دەستکاری ماستەرپلانی پرۆژەکە کراوە. نزیکەی 400 خانوو بە زیاتر لە قەبارەی خۆی لەسەر زەوی پرۆژەکە دروست کراوە. ئەو 400 خانووە لەسەر حسابی زەوی پرۆژە خزمەتگوزاریەکان دروست کراوە. هەموو پرۆژەکە 7000 دانیشتوانی هەیە. هیچ خزمەتگوزاریەکی لە قوتابخانە لە بنکەی تەندروستی لە باخچەی ساوایانتیانە، تەنها قوتابخانەیەکی تایە کە قوتابخانەکە چیرۆکەکەی ئاوایە. کاتی ئاوارەکانی ڕۆژاوا کوردستان ڕووەکەنە هەرێمی کوردستان لە چەمچەماڵ کەمپێکیان بۆ دروستەکرێت لەلایەن حاجی نەجمەدینی خاوەنی نەجمەدین گروپەوە. کۆمەڵە کابینیان پێشکەشەکە بۆ کۆمەڵی ئاوارەی ڕۆژاوای کوردستان کە ئاوارەکان ئەڕۆنەوە. حاجی نەجمەدین کابینەکان پێشکەشی چەمچەماڵەکە بەشێکی پەروەردە وەریەگرێت، پەروەردەی چەمچەماڵ. هەنێ لەو کابینانە براونتە شوێنی قوتابخانەیەک دانراون، کراوەتە قوتابخانەیەکی سەرەتایی تەنها و قوتابخانەی تایە. هیچ پرۆژەیەکی قوتابخانە و خزمەتگوزاری تێدا نییە. کۆمپانیاکە پێویست بوو قوتابخانە دروستکە، پێویست بوو خزمەتگوزارەکان لە پرۆژەکەی بکا بەداخەوە. بەدەر لەوەش کۆمەڵێک کەموکوڕی کردووە، کۆمەڵە سەرپێچی نایاسایی کردووە. هەرچی زەوی ڕوکنەیە لەناو پرۆژەکە فرۆشتوێتی بەدەر لە یاسا. کۆمەڵە زەوی توجاری کردوتە مەخزن فرۆشتوێتی. هەتا ئێستا کەموکوڕی لە پرۆژەی ئاوی ناو پرۆژەکەی هەیە. ئەمڕۆ ئێمە هاتنە نووسنگەی سلێمانی پەرلەمانی کوردستان، داواکاریەکان ماگەیانە نووسنگەی سلێمانی پەرلەمانی کوردستان داواکارین سەرجەم ئەو هەڵەو کەموکوڕیانە بە وەبەرهێنەر چاک بکرێتەوە، ماف بۆ خەڵکی ئەو هاوڵاتیانە بگەڕێتەوە کە لە پرۆژەکەیان نیشتەجێن و گرێبەستیان لەگەڵ کۆمپانیەکەیە.